کۆتایی مانگیەکی 2026 و هیچ دەنگ و باسێکی دابەشکردنی موچە نییە. موچەی مانگەکانی 11 و 12 ساڵی ڕابردووش دیار نەماوە و هیچ کەس خۆی لێ ناکات بەخاوە. هیچێکیشمان نییە با بزانین هەمووی قۆڕەخ بووە لە وڵاتە. ئەکیدا من وەڵا گوڕی زیزڵام نەتوانم بەردەخۆم بژێن بەزەمان ئیشەکە قۆڕەخ بووە. بە حیاتی لە وەختی خۆی وەر ناگیرێت معاش بە حیاتی لە وڵاتی ئێمە. ئێمە بەتەمای مانگی 11 12 ولا خۆی من مۆزەفێکی تەقاویتم. وتم مانگی یەکم نییە، وتم بەش مانگی 11 بەن بە خێرشکەشی خێرەکەی نەما. بەدڵنیایە سەرتاکەی دەرکەوتەوە چکەوە کۆتایی مانگیەکە هێشتا کەوتمان هیچ ئاماژەیەک نییە بۆ ناردنی 120 ملیارەکە و هیچ ئاماژەیەک نییە بۆ ناردنی موچە لەلایەن بەخاوە و وا دەرەکەوێت کە ئەم ساڵیش دیسانەوە مانگەکانی سەرەتا بوردەوردە ببرێتە دووە بۆی لەسەرەوە چەند مانگیکە بخورێت ومێ دەکەین وان نەبێت. ئابووریناسێک گەشتبین نییە بە باشبوونی بارودۆخ هێرێمی کوردستان. ئەو دەڵێت حکوومەتی هەرێم کردوێتی بەنەریت و ساڵانە موچەی چەند مانگێک دەخوات. شتێک نییە کە ئینسان دڵی پێ خۆش بکات بڵێن ئەم ساڵمان لە ساڵی پێشووە لە ساڵانی پێشووتر باشتر بێ. حکوومەتی عێراقیش خۆی بۆم دەرفەتە گەڕێ ماگانە مەسەلەن 5 ڕۆژێ 10 ڕۆژێ کاتێک کە موچە دواکەوێت کاتێکە زانی کە ئێمە دوو موشەمانەکەوێتە لای حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئەوەی کە زیان دەکا موچەخۆرانە فەرمانبەرانە خەڵکی بازارەوە کاریگەری و لێکەوتەکانی ئەو شێبینی کە ئەو بازارێکە بازارێکی زۆر کشوماتە. بی زەبت لەسەر ئەم ڕیتما هەردوو لایەن ڕێککەوتون و ئەوشیان خۆستۆتەوە ئیستیغلالی ئەوشیان کردووە خەڵکی کوردستان موچەخۆران فەرمانبەران خەڵکی بازار بێدەنگە یعنی لای خەڵک ئاساییە مەسەلەن ئەگەر مانگ و دوانیشی بفەوتی ئەمە بۆ بەنەری تێک لای حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش چۆنەڵی بەشێن ئەم فرسەتا گەڕێ بۆی مانگ ساڵانە لانی کەم دوو موچە بگەڕێتەوە بۆ داهات و خەزێنەی حکوومەتی عێراق. گەرچی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم داهاتی ناوخۆی لە بەردەمدایە بەڵام تەواو پشتی بەستووە بە ڕەوانەکردنی پارە لە بەغداوە. تا ئێستاش دیار نییە موچەی مانگیەک کەی دابەش دەکرێت. وەکو وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو دەڵێت هێشتا هیچ ڕێکەوتنی نوێژ لەگەڵ بەغداد لە ئارادا نییە. بەڵام وەگەمیشە ئەوەی لە دڵڕاوکێ و دۆخی خراپی ژیان و گیرفان بەتاڵیدا دەمێنێتەوە موچەخۆر و فەرمانبەر و کاسبکاری بازارە. هەروەکو پەندا کوردەکە دەڵێت بەبا و بۆران هەر لە بەفر کەم دەبێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.